بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت وانە نایابەکانی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیان بەسەر ئەبێن. دیارە ئومەویەکان سەرەتای دەستپێکی دروستبوونیان لە سەیدنا موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەستپێکە. ئەگەرچی ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و ئیمامی عوثمان هەرسێکیان لە ئەساسە لە دەوڵەی بابڵێنیا لە وەچەی ئومەویەکان حیسابەکرێن، بەڵام زیاتر باریزترین کەسێک کە کافران و بێدینان بە هەموو ئەطیاف و ئەطراف و ئیشیان لەسەرکرد بێ ئیمامی موعاویەیە. بۆ ئێمەش بە درێژی لە خزمەت حیاتی سەیدنا موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ژیان بەسەر ئەبێن. چەند دەرسێکمان باس کردووە ئیمامی موعاویە لە زەمەنی پێغەمبەرە صلی الله علیه وسلم چ کەسایەتێک بوو، لە زەمەنی ئیمامی ئەبوبەکرە، ئیمامی عومەرە، ئیمامی عوثمانە، گەشتێتە زەمەنی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. دیارە لە دەرسی پێشوە عەرزم کردن کە خلافێک لە نێوان ئیمامی عەلی و سەیدنا موعاویە دروست ئەبێ، هۆکاری خلافەکە ئەمەیە. دوای شەهید بوونی ئیمامی عوثمان، ئیمامی موعاویە تەڵەبی خوێنی عوثمان ئەکا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. سەیدنا عەلی کە وەزعی ئومەتی ئیسلامی و دەسەڵاتی وردی خەوارج ئەبینێ، محاولە ئەکا کە ئەم بابەتە دوا بخات، بۆ کەی چۆن تەنفیزی ئەکا بە چ شێوازێ ئەویان دیار نییە. ئیتر ئەمە بێتە خلافێک ئەهلی شام هەر هەموو پێکەوە لەگەڵ موعاویە، چونکە موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمیرێکی زۆر حەکیم بووە، لەگەڵ خەڵکا زۆر هێمن و ئارام و مامەڵەیەکی زۆر تەندروستی هەبووە. بۆیە خەڵکی شام فیداکارانە لەگەڵ موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بوون و کاری لەگەڵا ئەکەن. بۆیە ئیمامی عەلی بڕیار ئەدا، چونکە ئەمیری ئیمانداران بەیعەتی پێدراوە، لە ئەهلی شوورایە، کەس منازەعی ناکە، بڕیار ئەدا کە خۆی و جێیشەکەیەوە ئەهلی عێراق کۆ کاتەوە بچێتە شام. وردە وردە جێیشەکە کۆ ئەکاتەوە، دەست پێ ئەکات بە هاندانی جێیشەکە. زۆر ڕیوایەت هاتووە کە جێیشەکە جێیشێکی زۆر زەخم بووە. یەک ڕیوایەتمان هاتووە کە حەسەن بێوانیتر هەمویان ضعیفن. ئەو ڕیوایەتە ئەفەرمێ 50,000 کەسی کۆ کردەوە سەیدنا عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و بەڕێ کەوت بەرەو شام. ئەم هەواڵە هەرزوو گەیشتە سەیدنا موعاویە، ئەویش دەستی کرد بە خۆ کۆکردنەوە. جێیشێکی گەورەی لە دەوری خۆی کۆ کردەوە و مصر بوو لەسەر ئەوەی کە ئەبێ ئەوانەی کە عوثمانیان شەهید کردەوە ئیلا ئەبێ تۆڵەیان لێ بکرێنەوە یاوەکو بدرێنە دەست سەیدنا موعاویە. هەر لە ڕێشە پێش ئەوەی کە ئەم کارە جێبەجێ بکە، پێشتر هەنگاوێکی نابوو بۆ دەست بەسەرکردنی ئەو کەسانی کە ئیمامی عوثمانیان شەهید کردووە. ئەو میسریانەی کە چوون پەلاماری مەدینەیاندا لە ڕێگا کە هاتنەوە، کەمینێکی بۆ دانان زۆرینەیانی گرتبوو، بە تایبەتی سەرەکانیان، ئەوانەی کە دەستیان هەبوو لە جەنگکردن لەگەڵ یان غەزاکردنی باوڵەن مەدینە و کوشتنی شەهیدکردنی ئیمامی عوسمانە، زۆرێک لەوانەی گرتبوو و بڕێکی زۆریشانی حەبس کردبوو. عەمری کوڕی بەدیلی کوشتبوو، یەکێک بوو لە قیادەکانیان. عەبدوڕەحمانی کوڕی عەدیس و کەنانی کوڕی بیشر و محەممەدی کوڕی حودەیفە، ئەمانە هەمووی لە فەڵەستین سجن کردبوو لەو کاتە. کەزانی ئیمامی عەلی ئەوە جێیشێکی کۆ کردوتەوە، خوتبەیەکی دا تیکەوە ئەهلی عێراق بەرەو ئێرە دێن، بەرەو لای ئێوە دێن، هێرشەکەنە سەر شام. ئەهلی شام ئێوە ڕەئیتان چییە؟ نوێنەری ئەهلی شام ذولکیلاعی حیمێری هەستایە، وتی ئێمە هیچ ڕێیەکمان نییە، تۆ صاحبی هەموو ڕێیەکی، ئێمە صاحبی کردەوەین، تۆ ئەمرکەوە، ئێمە تەنفیزمان کرد، جێبەجێمان کرد، تۆ هەر شتێکت بێ. ئەوی ژووردە وردە خەڵەکەی کۆ کردەوە. زۆر قسە هەیە لەسەر ئەوەی چەند هەزاری کۆ کردەوە، هەندێک گەڵەن 120,000 کۆ کردەوە خەڵک چی، بەڵام ئەسڵ وەهایە ئەوەی کە ڕێواتەکان نزیکێکەنەوە 60,000 کەسێکی کۆ کردوتەوە. یعنی 60,000 بە 50,000 ئەکاتە 110,000. یعنی کۆی ڕیوایەتەکان کە بەرەو سەحەت بڕۆ جێشی موسڵمانان لەو کاتە ئەوەندە کۆبوونەوە.
وعرزم كردن شو الرأي لما مسألة دروز ودو رأي تريان جنجان نأكل أم دو رأيش أما دبن بوي لبناي فكرك إخوانا ورأيك إخوانا بجنجن هندك كان بيانو تا قراء كدواي زورينيان بونا خوارج چون ناو صفيني شو أو شويني كشركيتي هالقرسة بلان بهي شوازيك شريان نكرد هر سيريان أكردو حكوكو حكم يان أكرد هندي الروايات الله أوانا خوان بتنها 20,000 كذب وهندي كتريج برجو بلابونا بشاخو كي وكان برياري عنده بهي شوازي لم فتنة ونقل هردو طرف ورده برو صفين أكشان سيدنا معاوية بيشتر جيشت الصفين وشويني خوي قايم كل لشويني كي زور باشي ناو صفينة خوي أماده كرد كنترولي أو هموشتي كي كرد سيدنا علي كاتك أم خبري بيز ورده برو أويت شويني كي باشي بو نما وبو زي شكي شويني كي خراب برجي شكي كو شويني كزور زحمت بو بربو لبردي قورة زحمتي جي شكي أدا وآوش ينبو يكمين هنگاوه كنرا بريتيبو لمسألة بدا سياناني أو طبعا زور روايات باسي وكا كجنجي كي قورة الرويدا وحتى وكو آوكيان دسكوتو أنا هيتشي كان أصله أساسي يعني كورد أبي تولى الروايات كان أمانا أصحابي بيغمبر صلى الله عليه وآله وسلم أشعثي كوري قيس إمام علي بيوت هرسوني بأو بياك بو جيشك الله هلاكته وأهل عراق أشعثي جبيري كرده وهرشي بكا دسي ناقاته آوكا كوتوتا بشتي جيشي إمام معاوية الريالي دا خوي بو خوي بتابب سيبو لاي معاوية رضا رحمتي خايلة شو لاي معاوية وتي الله يا معاوية الله في أمة محمد لخواب ترسل أي سيدنا معاوية أمتكي بيغمبر صلى الله عليه وسلم وتي دا باشا وتا وهمو أهل عراق لتونيا كشت باشا كي خيزان كان وجن كان وكي منال كان أبا مقر خواني فرما وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما وتي تشيت أي أشعث حرشيت داوك أشعث وتي خلوا بيننا وبين الماء أوج أمري فرمو بقى بالعوار وتي الرجاي شام مبكر وكزلوا الرجاي وحقي بسر كسر النبي بتشن وبان دزنور جاكرن شيء كنا والرجاي خوان الرجاي شي بكرنا وسر أو هردو جيشك بيك ولا يكشونا دزنور جيان أجر أويان أبرد أويان أخوار أجرانا وهيج كشيء لسر أو دروز نبوة أصل أو هاي فرموي خلي بين إخواننا وبين الماء ببراي خوينا يبردن إمام معاوية رضي الله رحمته خايل لسرتاي مانجي ذي الحجة ورده إثر ورده جنگ دسي بيكرت كتيبي بتشوك بين لبين جيشكا شركي بتشوك كان أبو لروجكا جاري دو جاروي أدا حتى وكو مانجي ذي الحجة طواب وهربو شوازب شركي قورة دروز نبو اشتي بتشوك الروي أدا لمحاولات الصلح جلمني وانا بردوام كسيك أهات هوري أدا صلحك چندين الروايات وچندين نامق ورينا وهي بو بقينا نتيجة صلحك لنواني أنا بكري خيني مسلمان نرج بلام ديار بهردو لسر رأي خوان مصرون إمام علي إلا أيو أبي بيعت بدن أو جان إلا أبي قتل عثمان بكجنا إنجا بيعت أدن هردو الرأي كهركس لسر رأي خوي بردوام لدواء وشونا مانجي محرمة لمانجي محرمة هندي هولي جديد رابو ويشوكا مانجي محرمة ويشارك الرابي جيري أبو الدرداء وأبو أمامة زور هولي عنده قراء فريقين لهردو للشامية كان ولا عراقي كان ليك شوي ناكو أبو نوان تحكم يا بسر وضعك أكدو برياري أنا دا كيلا سر حقي كيلا سر ناحقا نابي أو منكر بكري نابي بوشي وازبي فرمان بچاكو الرقري لخرابة أكرا أوانيش زور هولي عنده هولا كان فشل يعني هنا أبو الدرداء وأبو أمامة كان جيشي سيدنا معاوية بن جيش كان بجيهشتو الروشتن إمام علي رضي الله رحمته خاله بشيري كوري عمري أنصاري سعيدي كوري قيسي همداني شيثي كوري ربعي تميمي هم يعناد ولا معاوية رضي الله رحمته خاله كمحاولة بكن كصلح أكبر باكن هردو كان لسر إخوان هر بردوان بون مسروقي كوري أجدع كيش أبو لكبار تابعين إمام مسروق أفرمي لبيني هردو جيشك هاواري كل بدنجي كبرزوتي كوري هو جيشك أجر كسي لأسمان وهاوارتان لبكا بيتان بلا شتيك فرمانك تان بيبكا آيات شون جيبجي كان فرمانك وتي والله هم بيجويك فرموي دي خوا لقرآن بيروزا فرمي يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل يقول إسا الشر كان أبي غنيمة برن أو بشكي أو أبا خواش فرميتي بباطل اشتكان لبين يكترا مخون زور يبون نجيرا أيج ميدانك بجي هشتو رشد حتى وكو
5 محرم ئەم وەفدانە ئەهاتن و ئەچوونواتە 5 ڕۆژ بە چڕ و پڕی لە دوای ئەم 5 ڕۆژە لە ماوەی یعنی لە مانگێک و 5 ڕۆژە لە ماوەی 40 ڕۆژە ئەو وردە شەڕانەی کە ڕوویدا 7 وردە شەڕ ڕوویدا بەڵام عەدەدی کوژرا و زۆر کەم عەدەدی بریندار زۆر کەم جۆرێک لە جۆرەکان تیر هاوێشتن بۆ یەکتر شتێکی بەسیط ڕووی ئەدا و ئەگەڕانەوە لە ڕۆژی چوارشەممە لە 6 محرم ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی بەیانی ئیتر جەنگی گەورە دەست پێکە خۆی کۆ کردەوە ئەم خەبەرە زوو گەیشتە سەیدنا موعاویە ئەویش لەگەڵ عەمری کوڕی عاسا جەیشی خۆیانیان کۆ کردەوە خۆیان ئامادە کرد لە ناو جبەخانەکانە هەرچی چەک و ئەسلحە بوو دەریان هێنا وەکو تەرتیبی جێشی ئەوسا قەلبی جێش هەبوو مەیمەنە هەبوو مەیسەرە هەبوو هەر کەسیان لەسەر کەسێک دائەنا محاولەیان کرد سەحابەیە یا قائیدێکی زۆر گەورە دابنن لەسەر مەیمەنەی جێشەکە لای ڕاستی جێشەکە لای چەپی جێشەکە بەو شێوازە تەرتیبیان کرد ڕۆژی چوارشەممە شەڕ دەستی پێ کرد حتا وەکو خۆر ئاوا بوو کە خۆر ئاوا بوو وردە وردە هەردوو جێشەکە تەڕەفەکە لە یەکتر جیا بوونەوە هەر کەسە مردوەکانی خۆی کۆ کردەوە شەهیدەکانی خۆی جیا کردەوە نوێژیان لەسەر کردن هەر کەسە لە مەعسکەری خۆیە لە شوێنی خۆیە کەسێک هات پرسیاری کرد لە ئیمامی عەلی وتی ما تقول في قتلانا وقتلهم ئەی ئیمام تۆ چی ئەڵێی سەبارەت بە کوژاوەکانی ئێمە کوژاوەکانی ئەوان فەرمووی من قتل منا ومنهم يريد وجه الله والدار الآخرة دخل الجنة والله ئەمە جەنگێکە تێکەوتوین هەر کەسێ لەبەر خاتی خوا و لەبەر خاتی ئاخرەت ئەم جەنگەی کردبێ ئیلا چێتە بەهەشت سەری ئەم مەفهوم و فقه گەورەی ئیمامی عەلی عالمی گەورەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا لە شتەکان تێگەن لە ئێوارەیە لە ڕیوایەتێکە هاتووە فەرمێ ئیمامی عەلی هاتە ناوەڕاسی هەردوو جێشەکە و سەیری جێشەکانی کرد و فەرمووی اللهم اغفر لي ولهم خۆ ئەگەر لە منیش ببوورە لەمانیش ببوورە چون ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە عمقێکی زۆر گەورە فقهی دینیان وەرگرتووە و تێگەیشتنیان بۆ دین هەبوو ڕۆژی دووهەم عینەن جەنگ دەستی پێ کردەوە لە ڕۆژی پێنجشەممەیە عەبدوڵڵای کوڕی بەدیل هێرشی هێنا هێرشێکی زۆر بەقووەت هێنای بۆ سەر جێشی موعاویە حەبیبی کوڕی مەسلەمە لە ڕووی مەیسەرەی جێشەکەەوە لێ ئۆشکە کەتیبەیەکی زۆر تایبەت هەبوو پارێزگاریان لە سەیدنا موعاویە ئەکرد پیان ئەوترا ئەشەهبا بۆ پیان ئەوترا ئەشەهبا هەموویان جۆرێ قەڵغانی سپیان پێبوو قەڵغانەکانیان هەر هەموو دائەنە و تیرەکانیان ڕەش بوو کە ئەنەما وەکو بەڵک ئەسپی بەڵک شەهبا بە ئەسپی بەڵک ئەوتری ئاوا ئاهاتنە پێشچاو کەتیبەیەکی زۆر مدەڕەب بوو هەتا وەکو عەبدوڵڵای کوڕی بەدیلیان بینی وتیان ئەمە یەکێکە لەوانەی کە هجومی کردوتە سەر مەدینە هێرشیان کردە سەری زۆر بە توندی و عەبدوڵڵای کوڕی بەدیل لەوێ کوژرا ئەگەرچی قارەمانەتێکی زۆر گەورەی کرد ئەوەندەی نەما بوو کە بگاتە تەواو ناو جەرگەی ئەو کەتیبێشکەوە موعاویەیان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەپاراست جەنگێکی زۆر گەورە ڕوویدا و وردە وردە توانیان جێشەکە بگێڕنەوە و تۆزێ خۆیان بگرنەوە ئەگەرنا جێشی شام لە هەلاکەتێکی زۆر گەورە بوو جێشی عێراق زۆر بەرەو پێش چوو بە تایبەتی بەرەبەیانیەکەی زۆر ئازانە جەنگێکی گەوریان کرد و باری سەرکەوتن بە باری جێشی عێراق و ئیمامی موعاویە بوو ئیمامی عەلیە بوو بەرەبەری ئێوارە توانیان خۆیان بگرنەوە ذولکیلاع و عوبەیدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب و هەندێک لەمانە لە جێشی موعاویە شەهید بوون و توانیان وردە وردە خۆیان بگرنەوە کەسێک کە لێرە شەهید بوو عەماری کوڕی یاسر عەماری کوڕی یاسر لەگەڵ جێشی ئیمامی عەلیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ طبعا عەماری کوڕی یاسر لەو کاتە عمری 94 ساڵ جارێکیان ئیشیانە کرد لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم هەر سەحابەکان یەک خشتیان هەڵەگرت عەماری کوڕی یاسر دوو خشتی هەڵەگرت ئەی هێنا خزمەتی ئەک پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی وەیحە عەمار هاوار بۆ تۆی عەمار تقتله الفئة الباغية فئة جماعتێکی باغی کە دەرچون لە ئەمری ئیمام ئەوانە ئەچن عەمار ئەکوژن ئەم قسەیە ئەصحاب زۆرینەی بیست پێ چکە لەو کاتە کاتی ئیشەکە و بڵاویان کردبووە هەموو کەس ئەیزانی کە عەمار لەکوێ بێ حەق لەوێ بۆیە زۆرینەی خەڵک ئیمامی نەووی ئەفەرمێن لە پشتی عەمارەوە بوو ئەڵێن ئەگەر عەمار نەبووە ئیمامی عەلی نەئەتوانێت جێشەکە دەرکاتە دەرەوە بەو 94 ساڵیە جیهادێکی زۆر پەڵەوانانەیە کرد زۆر ئەچوە پێشەوە زۆر لە هێرشەکانە لە پێشەوە بوو هەتا وەکو لە ڕۆژی دووەمی جەنگەکە یەکێک لەو کەسانەی کە شەهید بوو
عمار بن رزا رحمة الله. طبعا عمار لقل أمشى دي قد بدن بيغمري خاص الله عليه وسلم وتوتي فرقيك باغي لإيمان داران أم أكوجن كسيك بيني كفر أهل الشام وتي أم أهل كافران هم يعني أم أهل الشام هم كافرين أو هاتون شر لقل إما أكن فنهاه تنكي إنما بغوا علينا أو أنا براي من تجاوز يعني كده لسر حد إما وإلهنا واحد ونبينا واحد وقبلتنا واحدة إما هو أن يك روجا من هي يك خوا من هي يك بيغمر من هي اختلاف لنا وان ما دروز بو ألو رجع عمار رضي رحمة الله عليه شهيد. عمار طبعا كلم جنجية لقال كيا شهيد بو لقال هاشمي كرة عتبة كرة أبي وقاصة بيغمري خاص الله عليه وسلم رجع بعماري ودوتي عمار أخير شتو الدنيا إخوي شير أخوي شير عمار فرميت خوا توز الشير مبين بخوا هستكم تا أشيرنا خون كوتايمنا أفرمي هند شير يعني بوي هنا خوارديو فرموي والله بيغمر صلى الله عليه وسلم فرمتي إن آخر شربة تشربها شربة اللبن أخير شت شربة اللبن أخير شربة أخير شتك أي خويته أي عمار هند شيرة أو شيرة كم خواردو هاشم لقال يا بريك وتهردو كان بيك وجاي كي زور بالوانا أنا أنكر طبعا نو تشوار صال عمر دبي ولا نو جنجا وخد لنا أسنا بيتشابته شهيد بو كشهيد بو مقوي كي زور جور بلاويو جيش الشام زور سامي كي جوريان لينيشت كان مادام عمار بدسي أنداماني إما كجراوة حتما إما باغين إما الإمام درسوين كما دام الإمام درسوين طواو إما فوتان حتى عمري كري عاص زوزو ترسي لينيش عبد الله كري عمري كري عاص شن جارك شو بلا سيدنا معاوية تي إما لوضعي كي زور خطران سيدنا معاوية فرموي أو كسانا عماريان بكشتن دا كشتيان أو كسانا وكهنان بوشر طبعا تأويلك ضعيف بو بلام أم تأويله يكسر بلا بناهم أهل الشام هم أهل الشام قناعتي يعني كلمة قصي معاوية كم معايا زوزو خوشويست هر كلمة يبوتها لنا هم أنا تنفيذه بو هم يجوان لي أجل وتيان طاو إما في أي باغين أو أن باغين كهنا يعني طبعا إمام علي جوابي هي بو أما بلام جوابك ناقة أهل الشام أفرمي أجر وابي بيغمر صلى الله عليه وسلم سيدنا حمزة شهيد كرده شو أولى قال خويا بردويتي وشهيد كرا ولا جنجك هر بيغمر صلى الله عليه وسلم أصحابه كانوا بردو شهيد كرا بلام أم قصي إمام علي نجيش بلام نبوه بلام قصي كي معاوية رضي رحمة الله عليه بلام بويا وجيشك زور منظم بو لو روك لروي نقل أخبار أو أنا زور تندو توك مبون جيش الشام لقل جيش العراق أم جوازيان هبوا جيش العراق برتوازبون بارشة بون كوبون ولا جد صلاة إمام علي ضليان زور يكنبو رازقوا لو كاتا لجل إمامك أبون وأنا برا أهل الشام ضليان زور يقصبون يك توجيهبون يك فكربون أوج زور تأثيري أكل لسر أويك رأي كان إمامي معاوية رضي رحمة الله عليه بابا هندو بدروستي ورقرن شبك من هي بيوتيل لجنجي صفينة بيوتيل ليلة الهرير أو كوتاش شبي شر لقى روجي الجمعة ألو شوا شرك درجيك يا طبعا بعادتي إواريت الشر أنا أكل هل بيك وجهك أهات بناوي كأسون كسقي بسر كسونه كشوا أهات زور أخلاقيات فريان أكون رول درسي دهات وباس يمكن كأمش أم جيش اللي قال لك شون ما ملايانا كده شون تندروس يعني اللي قال لك هالسكوت يعني كده أخلاقي إسلامي شون لنا نرنجي أداته لم شرع حرب الليل إمام علي بالريال ذاك صلاة الخوف كان لنيجي إواري صلاة الخوف نيجي كتابته لكاتي جنگی تێک ڕژانە بە شێوازێک ئەکرێ لە جەنگێکە کە بەرابەر وەستاوی بە شێوازێک ئەکرێ مهم چۆن سەڵاتێکمان هەیە لە کاتی سەفەرە تایبەتمەندی خۆی هەیە لە کاتی جەنگیشان نوێژەکەمان نوێژی فەرزەکانمان ئەو تایبەتمەندێکی خۆی هەیە و تەفسیلاتی زۆر وردە ئەو شەوە هەستەکرا کە تەواو یەکتریان هیلاک کرد لەو شەوە حتى ئەفەرمێ لە هەندێک ڕیوایەتە کە ئیبن کەثیر نەقڵی کردووە أفرمي أوند شريان كرد حتى وكو شمشيركانيان وكو زنقنيكي لها تيجي إسفاديكي نبو حتى يشكل الرواية كان الله شمشيركم دال النفر حتى لأن نيبري أوند شرن بيكرد وأوند يوم بشمشير وقلغاني ترى يجي إسفادي نبو الله هند جار لبيني أنا ببرد شرك هند جاريش الله بدز تستوي خشر أنا كده الله كمان دوش أقول ده أنيش تندوك سكتة وكو إسراحاتي كان كده خلاص أنا ويكتري طاو ما ندوبهم لقال يكتري هردو جيش كي أنزاني خريكة برو فوتان أرون بروجي شوار شما برا بيانكي
بۆ ڕۆژی سێهەم ڕۆژی جومعە بەرە بەیانەکەی وردە جێشی عێراق بەرەو سەرکەوتن ئەڕۆشت بەسەر ئەهلی شامە، بەڵام زۆر ماندوو بوون هەردوو جێشەکە، خەریب و توانای شەڕیان نەئەمە. جێشی عێراق بە تایبەتی هەمویان لە بین یەکترە ئەیانوت ئەهلەکەتنە الحەرب، وەڵی ئەم شەڕە ئێمەی بە هیلاکە برد. لەوا بوون هەندێکیان بڕۆن بەجێ بێڵن تەفرەقەیان تێبکەوێت، لەگەڵ ئەوەشە وردە خەریب و نەسرەتیان ئەدا. ئەشعەتی کوڕی خەیس کە لە جێشی ئیمامی عەلی بوو، ئەمەی ئەزانی کە هەردوو جێشەکە تەواو هیلاک بوون، ئەگەر ڕۆژی جومعە شەڕکەن لەوەچی هەر بە تەواو یەکتر تەواوکە. هەموو بریندارێکی زۆر هەبوو، کوژرا و بۆ ڕێژەیە نەبوو. ئەگەرچی لە هەندێک کتوبە ئەڵێ 70,000 کە خۆی ئەوە هەموو بە پێ ڕادیان 110,000 ئەو پەڕەکەیەتی، کەچی هەندێک ڕێوایەت مەسەڵەن 70,000 کوژرا، 90,000 کوژرا، 50,000 کوژرا، ئەم کەلیماتانە زۆر گەورن. یعنی ئێمە ئەمڕۆ واقع ئەبینین لە غەزەیە 112 ڕۆژە شەڕە جەنگە، 113 ڕۆژە، ئەو هەموو تۆپ و تەیارە و هەرچی دنیای کۆبەتەوە لەسەر شوێنێک خەڵکی مەدەنی ئەوەندەیان پێ ناکوژرێ. چۆن لەناو شەڕێکە خەڵکانێک کە بەرگری لە خۆیان ئەکەن بۆ شێوازە ئەکوژرن، حتمن بۆ شێوازە نابێت. بەڵام ئەمە جەنگی فکرە، هەردوو تەڕەف بەڵام ماندوو بوون هەردووکیان بە دوای بیانوویەکە ئەگەڕان بەشکم شەڕەکە ڕاگرن، بەڵام هەردووکیان لەسەر ڕەئی خۆیان زۆر مصرن. ئەشعەتی کوڕی قەیس کە خەتیبێکی زۆر بەناوبانگ بوو، هات خوتبەیەکی زۆر بەهێزیدا لە جێشی ئیمامی عەلیە، واللهی ئەی جێشەکە ئەزانم ئەگەر بەردەوام بین لەسەر ئەم شەڕە لەم لاوە فورس لەو لاوە ڕۆم ژن و مناڵەکانمان ئەخۆن، ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەواو ئەبێ لەم شەڕە. ئەفەرمێ هەرزوو ئەم خوتبەی ئەم ئینتیشاری کرد بەناو جێشی ئیمامی عەلیە کە جۆرێک لە ئەوەی دانێ، وەستانی دانێ لەم شەڕە. ئەم قسەیە گەیشتە ئیمامی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، فەرمووی ئەصاب وەڕەبی الکەعبە، قەسەم بەخوای کەعبە واللهی قسەکەی ئەشعەستەوە. ئەویش بڕیاریدا کە شەڕەکە ڕابگرێ، هەردوو تەڕەف چی بکەن، ڕەیەکی تر هاتە پێشەوە غێری ڕەیەکانی پێشتر ئەمیان ئەیان و ئیلا قەتەلەی عوسمان، ئەوەی کە ئیمامی عوسمانیان شەهید کردو، ئیلا ئەبێ بیان کوژینەوە، ئەمیش ئەوی ئیلا ئەبێ بەیعەت بن. ڕەیەک لەو ناوەڕاستە دروست بوتیان با قورئان بکەینە حەکەمی هەردوو لامە. ئەم قورئان کردن بە حەکەمە طبعا یەکەم جار نیە لە مێژووی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جەنگی سەفینە و لە پێشترە زۆر کات بووە قورئان کراوەتە حەکەم. قورئانیان بەرز کردەوە بەسەر ڕمەکانیانەوە، ئیمامی معاویە فەرمووی ئینەکان بەرزکەنەوە. طبعا ڕیوایەت زۆرە لێرە کە عەمری کوڕی عاص چی کرد و فێڵی کرد و چی، عەمری کوڕی عاصێکە کە لە داهیەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەکە لە پیاوە زۆر عەزیمەکان و خزمەتکارەکانی ئەم ئومەتە، یەکە لە فاتحە زۆر گەورەکان، بەڵام لەبەرەوەی دەسەڵاتێکی زۆر گەورە. طبعا ئێمە سێ فکر زۆر لەم ئەصحابانەی پێغەمبەر ئەدەن صلی الله عليه وآله وسلم، بەتایبەتی لە دەوڵەی ئومەوی ئەدەن. یەک نەسارا لە ڕێی مستەشریقەکانەوە هەمیشە هاتوو لێیاندا زۆر بە توندی، بۆ چونکە بەڕاستی نەسارا لە شامە، لە فەڵەستینە، لە هەموو شوێنێکە لە عالەمی ئیسلامی و جیهانی ئیسلامیە بەخۆی ئومەویەکانەوە شکستێکی گەورەی هێنا. دوو فرس بۆچی ئەم لێدانە بە قووەتە ئەکەن لە پشتیمە، چونکە تەنظیم و هەیکەلەی ئومەتی ئیسلامیان لە شامە ئەبینی زۆر بە قووەتی، بۆی لێیاندا زۆر بەخراپی و ئەوان محاولەی وەستانی شەڕەکەیان کردبوو. بۆیە لێرە ئەنواع ڕیوایەت و درۆ و هینیان یعنی ڕازاندوێتەوە کە ئیخوێنیتەوە حتا ئەهلی سونە، یعنی کتێبەکانیان ئەپڕیان کردو. سێهەم ڕەئی خەوارج، من خەوارج قەت حەز بە نظام ناکەن، ئەوە فکری خەوارج بە درێژایی مێژوو سیرکەن، کۆمەڵی هەمەجین، کۆمەڵە دەق ئەگرن، عەقڵیان نییە. بڕواکەن ئەگەر حیاتی خەوارج خوێنیتەوە اینجا گەورەی ئیمامی عەلی بۆ دەرەکەوێت، چۆن دەری بردووە لەگەڵ ئەم بێعەقڵانە. تو آخر کەسێک فاهم نەبێ، ئەو کەسەی فەهمی قورئان و سوننەکە هیچ کێشەت نییە لەگەڵ ئەو کەسەی فەهمی قورئان و سوننەکە هەر لە خۆ دەنوک بە لە ئایەت و حەدیث زۆر مشکلێ، بە هیچ تێناگە، ناسانی چی لەگەڵا بکە، چی لەگەڵا بڵێ. حتا ئێستاش ئاو هەیە لە جیهانی ئیسلامی هەموو کاتێ ئەو فکرە خەواریجیانە کە کافر بڵاویان ئەکاتەوە لە ناومانە، سێرەکەی کۆ گەنجێکی جوان سێرەکە یەک فەرموودە ئەبێنێتەوە، ئەیتر هیچ نازانە مەوریدی ئەم فەرموودەیە چییە، لەکوێ وتراوە، چۆن وتراوە، تەفاسیلەکانی چی. بۆیە بڕواکەن کە حیاتی ئەم گەورە پیاوانە ئەخوێنیتەوە، ئەی هاوار چ دەردێکیان کردو بەدەست خەواریجە. وەرە ئیمامی عەلی قەتەلەی سەیدنا عوسمانی نەکوشتەوە، یعنی ئەوانەی کە ئیمامی عوسمان شەهید کرد نەیکوشتنەوە، پارێزگای کەچی دوای خۆیان چون ئیمامی عەلیان شەهید کرد. تەسەوور کرد، لەبەرەوە فکرێکی زۆر خەتەری هەمەجی
أو فكرة أمس فكرة دائما لدولة أموي وان كو دولة أموي زور ناشرين بلا بيشتاو معنا زانيان كهيج مجالاتك نماوتوا إلا أولا بك بقنا حل كردن حتى سهلك وريحاني في هالصايا وتاريكي زور بقوتي داوتي والله أي خلقي والله استهست كم ما دام قرآن برز كراوته إيوه قناعتنا قد شو زور بون أواني كمحاولين أكل إمام علي قناعتنا كابا حكم القرآن زور بون بتاتي خوارج كان وتي والله للدين تان أترسم يا أيها الناس اتهموا رأيكم على دينكم والله قمانا بيابو لسدين داريتان لسخوا ناسيتان قرآن هاتو تبشو حكمك توبلي والله بقرآن رازي نابم هواري لكردن وبين لهم اللا خيار من الحوار والصلح حج مجال كتير تانية إمام علي رضي الله عنه خوي لبه أو يجمع دوب بدز أم شر خوي نفسي كيبو سيدنا معاوية خوي نفسي بشو كيان زاني هم ما أصحابي في غمر صلى الله عليه وآله وسلم هم ين خوي النجاة يعني بلا محالة بويا أمي بريار دا فرمي أما فتحي كي زور قوريه كما دام أوان لقسكي خويا لقتل عثمان وازيان هنا وهاتون بو تحكيم الشريعة خوا بس بقرنا وكوفة يكسر إمام صفيني بجيهش جيشكي جراوة شو كأيزاني لبيا هلاكي مسلمان هي مسلمان تيا أشنو أفوتين إن جلسر أم تحكي بشريعة خوا يكم الآمال زور قوري دانا وأميدي كركا خلاف لنيوان مسلمانانا نمين كمال هوكار هبون بوي صفين تنها أمس رجو شو بخاينه ككوكرا وتبسط ساعاتك تنها أمس ساعات الشرب بقوري لبين مسلمان كوتاي بيبي يكم أما أخير كوتا محاولة بو أم تحكيم القرآن كبرزيان كردو ككوتاي بشرك بين بوي همويان خواخوان بو نفسي كان دسك ونجاتي يعني نفسي كان دسك همويان دس يا بيو قرتو دور كوتنو حتى سيدنا معاوية رضي الله عنه نامي كنوسي بو سيدنا علي داوای لێ کردوتی والله ئەگەر منیش و تۆش بمانزانێ ئەم جەنگە ئاومان لێ ئەکا والله بە هیچ شێوازە ئەم جەنگەمان بەسەر خۆمانە نەئهێنا ئەڵێ فإن إن كنا قد غلبنا على عقولنا با پێشترش عقلمان لە شوێنی خۆیانەوە بێ فقط بقي لنا منا ما ينبغي أن نندم على ما مضى أن نندم على ما مضى ونصلح ما بقي وتي والله إما أكري أو توزي كماومانا لا عقل لدرك بهن وشوێنی خۆی پەشیمان بینەوە لەوەی کە کردمان صلح كان لەسەر ئەوەی کەماوە كوتاي بمشر بينو هردو لا كوتايان بشر كان هنا كوابو يكد له كارو دافع بقوة كان بريتي ولويك أمنا مقورنا أم حالته يعني شو كوان أزاني جنگ إيش كان حلقة سيريان كان خراب تريك فتنة قولة تريك أنا كوجيته بويا بريالي مصالحان هردو كان لدالله ودا وكوتاي بيهات دوام أو كجراوي كلوني وانا رويدا وكو جيش سيدنا معاوية بريا سيدنا علي زورينين بتاعي موادع أبون بتاعي وازبين وبرون بجيب يلا هندق لأهل كوفة وبغداد هم يا برشيمان ولا كهاتبون شو الشركة وأنا زاني بأساني بس ينتي أبري بأساني تينا أبري هندق كان لبين إخوانا أنا أكلتنا الحرب جنگ أما كشت أما خوار كتابون بويا إمام علي رضي الله عنه خوي بس أولا نجاتي به لو شرب قرأت دواء إن جوعي جوري أمتي إسلامية أنزاني فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول لقل أوشات جنجي هي وعي باي أو هي أمتي إسلامي سيري أمروي أمت ما كان كلم لم زلة ولم كاوليان أو أن دوعيان هبوك هميان بقرنا وسر قرآن وكتاي بخلافة كان ينبين وكشني سيدنا عمار زهد تأثيري هبو لكتاي هنا البشر شونك فعلا تأثيري كيزور قوريك شون جيش سيدنا علي تأثيري لك ردبون خريب وشر إخوان وخيمة برتوازة أبون أما واي كردبو كإمام علي محاولة صلحك لم نشو كشتني عمار جيشي شام تيجيشتن كأمان باغين أو إمام مسلمانان أبي بيعتي بن أبي شويني كون بويا بشيمان بون حتى عمري كرعاص فرموي والله يوم لي ولا بيغمر صلى الله عليه وآله وسلم فرموي قاتلوا عمار وسالبه في النار أو كسي عمار أكو جي أو كسي سلبي أكا شمشير اشتكي أبا جلو اشتكاني أبا هادو كان لأقرا لبروا أما حالتي كي دروس كرت همويا نازاني تقتلوا الفئة الباغية في أي شيء باغي درتشو لأمير إيمان داران أي كوجي عمار أكوجي بويا أما وهاي كردو هر همويا بترسن لم حالته حتى عمري كل عاصة فرمي والله تمنام أكر بيش أو رجع عمار كوجرا ببيصل بمردمان بس أو رجل نبينيه أو أنا ترس دايقر
هەموو جێشەکە بە گەورەی ئەوە عەمری کوڕی عاز گەورەترین قائد لە دوای معاویە ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ئەوە ئەترسێت لە حاڵەتی ئەوە چۆن ئەوانی تر هەموو ناترسن. عەمار ئەزانن یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەماری شەهید کرد. ئەزانن تەسەوورکەن ئەبولغادیە ئەلجوهەنی یەکێک بوو لەو گەنج و مناڵانەی کە لە شامەوە هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خزمەتیان ماوەیەوە بە ئەصحاب حیسابەکرێ ئەژمارەکرێ یەکە لە پیاوە گەورەکانی ئوممەت و ئەتقیا و ئەولیا، بەڵام دەستی چۆتە خوێنی براکەی خۆی ئەفەرمێ حتى ئەم ڕیوایەتە لا ترجعوا بعدي كفارا يضرب بعضكم رقاب بعض. باشە ئەوە ئەبولغادیە یێ ئەو ڕیوایەتە بۆ ئێمە ڕیوایەت ئەکە. بۆیە تەسەوورکەن ئەم فیتنە گەورە چەند گەورە بێ لە ئاستی عالەمی ئیسلامیە. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیمامی ذەهەبی بێ ئەفەرمێ ئەوەی ئیمامی عومەری شەهید کرد، ئەوەی زوبەیر، ئەوەی طەلحە، ئەوەی سەعیدی کوڕی جوبەیر، ئەوەی حوسەین، ئەوەی عەماری شەهید کرد، باشە نە ئیمامی عومەر، ئەوەی ئیمامی عوثمان، ئەفەرمێ هەموو ئەمانە پێکەوە ئێمە بەڕا ئەکەین لەو خوێنانەی کە ئیمانداران و سەحابە لە هی سەحابە ڕژاوە و زۆرمان ئەم کارە پێ ناخۆشە، بەڵام سەبارەت بە خودی ئەم کەسانە خۆیان ئێمە هیچ شتێک ناڵێن لە ئەمریان لە خۆی لەوە چی خۆی گەورە عەفویان کە چکەمانە ئەهلی ئیجتیهاد بوون، ئەهلی فکر بوون. حتى ابن حجر ئەفەرمێ ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئیجتیهادێک بۆ لە ئەهلی شامەوە کراوە، حتى ئەو کەسەش کە کوشتوویەتی ئەفەرمێ لەوە ئەچێ ئیجتیهادی کردبێ خوای گەورە لێ ببوورێ. هەرچەنە شێخ ئەلبانی قسەیەکی هەیە زۆر دقیقە لەو مەسەلە و سەڵابی نەقڵی کردووە، ئەڵێ مەسئلەی ئەوەی هەر کەسێ ئیجتیهاد کە مەئجوورە ئەگەر دەق نەبێ، ئەفەرمێ ئەگەر دەقێکی دقیق هەبێ لەسەر ئەو مەسەلە وەکو ئەو کەسێک کە عەماری شەهید کرد، ئەفەرمێ ئەوە مادام ئەوە ئیلا فی النار، خوای گەورە ئەجری ناداتەوە لەسەر ئیجتیهادێک عوقوبەیەدا، چونکە ئیجتیهادێکی زۆر خاتیئە، بەرامبەر بە دەق کراوە، بەرامبەر بە تەقتوله الفئة الباغیە کراوە. ئەفەرمێ ئەو ئیجتیهادی لێ قبوڵ ناکرێ لە ئەبولغادی جوهەنی ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو ئەصحابی پێغەمبەر بێ صلی الله عليه وآله وسلم. عەزیزان، ئەمە جەنگی سەفین بوو کە بۆم باس کردین، ئەحداثەکانی بوو ئەوەی کە گرنگە ئێمە تێبگەین جیلی سەحابە جوانترین جیلی ئەم ئومەتەی ئێمە، باشترین جیلە، بەڵام سیرکەن فتنەکە هات چی ئەکا، یعنی خوێنی موسڵمان ئاوە بە هەدەراچێ کە فتنە هات. بۆیە ئومەتی ئیسلامیە بێ زۆر هوشیار بێ، گەنجەکانی زۆر واعی بن، زۆر بە حەزەر بن لە دەستی کافر. مەولانا قسەیەکی هەیە زۆر عەزیم، ئەفەرمێ سەگ بە سەیەتی خۆی ئەگەر بەردێکت تێگرت پەلاماری بەردەکە نادا، ئەچێ پەلاماری ئەو کەسە ئەدا کە بەردی تێگرتو. ئەڵێ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کافر هەر ڕۆژێ بەردێکمان تێگرێ، پەلاماری بەردەکان مەدە واز بێنن بدۆزنەوە کێ بەردەکەی وەشاندووە. هەر شتێک ئەمڕۆ ئەبیسین ئەبینین بڵاو ئەکرێتەوە بەناو موسڵمانانە، سێکە پشتەوە کێی تێیە چ کافرێک ئەم کارەی کردووە. موسڵمان بێ زۆر چاوی هوشیار بێ، بۆیە جیلەکانی یەکەم کافر نەیەتوانی بیان خەڵەتێنێ، بۆیە کافر خۆی خزانە ناو ئومەتی ئیسلامی. بیرکەنەوە لەو زەمانە کافر هاتبێ خۆی خزان بێتە ناو ئەبێ ئێستا چیمان لێ بکەن بۆ خاتری خۆ. بۆیە ئەبێ عالەمی ئیسلامی زۆر هوشیار بێ، گەنجی لاوی زۆر چاوکراوە بێ، نابێ تەسیراتێکی بچووک شتێکی زەمەنی و کاتی بچووک تەسیر لێ بکە و گۆڕانکاری بەسەرا بێن و فکری بگۆڕێ. ئومەتی ئیسلامی ئومەتێکی هوشیارە، زیندووە، کەی زیندووەکەی بۆ گەڕایەوە قیادە و سیادەی جیهانەکە. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار خوای گیان، ڕزوانی خۆت، ڕەزای خۆت، ڕەحمەتی خۆت، بەرەکەتی خۆت، بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەر هەموو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە. ئیلاهی ڕزوانی خۆت یا رب العالمین بەسەر چوار خولەفای ڕاشیدینە ببارێنە، بەسەر سەیدنا ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلیە ببارێنە، بەسەر حەسەن و حوسەینە ببارێنە، بەسەر عەباس و حەمزەیە ببارێنە، بەسەر سەیدنا معاویە ببارێنە، بەسەر عەماری کوڕی یاسرە ببارێنە، بەسەر عەمری کوڕی عاسە ببارێنە. بەخوا پەروەردگارە تو خۆت شاهیدی ئێمە لە دڵمانە زەڕەیەک ڕق لە بەرامبەر هیچ سەحابەیەکی پێغەمبەرەوە نییە، هیچ هەڵەیە بەرامبەر بە یەک کەسیان ناکەین. ئەزانین ئەوانە باشترین جیل بوون، بە چاوی سەریان پێغەمبەریان صلی الله عليه وسلم بینیوە، ئەو خەڵاتە گەورە و ئەو مەقامە گەورە ئەو پەیامە گەورەت بەوان بەخشیوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت، بسبب أم درساني كذكريان أكين لخدمة الصحابة أبين ورزوانيان بو أنيرين وناويان ببرز رائقرين تقوري خود رحمة بسر أمتا ببارنا. يا إلهي ضلمان يكخ يا رب العالمين، خوا داوال لي أكين ضلمان يكخ يا أكرم الأكرمين.
خوای گیان ئیمانمان دامەزراوکە، عاقبەتمان پڕ خێرکە، ژیانمان پڕ لە ئاسوودەییکە، مردنمان پڕ لە خەیر و بەرەکەتکە. إلهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت رحمة كرمي خود بسر ما نداب بارنا آرامي بسر ما نداب بارنا مالكان من آرام كجيان من آرام كمردن من آرام كجوركان من آرام كزندبونا من آرام بآرامي بمان خلنا وبهشتك يا رب العالمين. خويا داوال لي أكين الصلاة وسلامي أمدلي إيما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم، الصلاة الروحي إيما بيبقينا، خوشويستي إيما بيبقينا، محبتي دلي إيما بيبقينا. إلهي داوال لي أكين برحمته بزي خود يكنا ومن لخزمتي بينا يا رب العالمين. خويا جان لت أبارين وبقوري خود فتنة لمسلمان لا بدا، خويا لفتنة لا من بدا. خويا داوال لي أكين فتنة أم زماني إيما زور بهذا خواه زور به کسو بید دادین همو کافران جهان لسر من کوبونتو تو گوری خود فتنه مخرنا و دین مانا و فتنه مخرنا و برایتی مانا و امتی اسلام یکخا دلمان یکخا بهز من که سیاده و قیاده جهان بخره و دسمان. إلهي داوال لي أكن بناوي جواند بصفتي برزة باسم عظمت دلكان من يكان جيرك لسر حق راسي يا رب العالمين. خواه جان داوال لي أكن بناوي جواند بصفتي برزة باسم عظمت قبول من بدر إلى أسمان كان قبول من بدر إلى زوي گرفتەکان من بۆ چارەسەرکە، ئەو من بحاڵ و ماڵە ماڵداریکە، ئەو من بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەو من بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەو من قەرزار قەری سەرشانی سووکە، ئەو من کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە. إلهي داوال لي أكين بقوري خود أو من نخوش الشفاء ببنيره خواء الشفاء نخوشي مادي ومعنوي من بدا. يا إلهي داوال لي أكين رحمتي خود بسر ما نببارينا تو قوري خود رزقي حلالي باك من زيادك محتاج دسينا مرد من مكة محتاج دسينا كسب من مكة درجة كاني خير بسر ما نبكر ويا أكرم الأكرمين. خواء داوال لي أكين بنابي جوان بصفتي برزة باسمي عظمت بكرمي خود خواء درجة كاني خير من بسر بكر ويا رب العالمين. خواء أم كردستاني إما پڕبۆ لە پیاوی گەورە و پیاوی مصلحی زۆر گەورە خوایە پیاوە گەورەکانمان لێ مەبڕە ڕەحمەتی خۆت بەسەر ئەم کوردستانی ئێمە ببارێنە لە شەڕ و شۆڕ بمان پارێزە ڕزقی حەڵاڵی بازاڕەکانمان زیادکە ڕزقی حەڵاڵی زەرعاتەکانمان زیادکە باخەکانمان پڕ بەرەکەت و سەمەرکە کانیاوەکانمان هەڵقوڵاوکە بیرەکانمان پڕ ئاوکە. إلهي داوال لي أكن برحمته بزي خوت خواجان لم مصيبة زحمة مظلومية رزقار مانك يا رب العالمين. خوا داوال لي أكن بقوري خوت بهز مانك يا إلهي بهز مانك. إلهي أما بشيكين لأمتي بيغمر صلى الله عليه وسلم تو قوري خوت هتا يا الله الشكاوي أم ديني بيغمر صلى الله عليه وسلم لكردستان زياترك يا رب العالمين بهستريك يا أكرم الأكرمين. خوالد أبارينا ولت ألالينا والدين داري لمولاتي أما بهيسك الروح خواناسي لمولاتي أما بهيسك إلهي دين داري لمولاتي أما زياترك يا رب العالمين. خويجان داوال لي أكين هدايتي كان من بدا بارز رابيان كلفتنا بيان بارز يا أكرم الأكرمين. خويا بخوا هيش من بيناكري وخومان ومال ومنال وشكان من هرهم تسليمي تو كلهم كردستان يا رب العالمين. تأخذ سرپرشتي منك تأخذ بهز منك تأخذ دروس منك تأخذ منك خدمة كاري دينك يا رب العالمين. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من الشيء وجبوري خواهي من قبولك وموفق يا ربي.